ئێمە زۆر سپاسانەکەین. ئێمە پێشتر زۆر باش بوو لەو کاتەدا کە لە کاتی 2012 ینی باشتر بوو ئەو کاتە ساکەش خۆتان زان حکوومەتی هەرێمی کوردستان دایەکی وای نەکردێتەوە سەرکوێرێم بێ پەرلەمان بێ. ئێمە داواکاری لە هەموو دام و دەستگاکان ئەم بۆ یەکە هەدەفمان ئەمە بووە ئەم ئەنجومەنە بەرگری لە ماف و خواسی خاوەن پێداویستیەکان بکرێت بە هەموو جۆرێکەوە. هەتا ساکە بەڕاستی بۆ شێوەیە کار نەکراوە کە لە بەرژەوەندی خاوەن پێداویستی تایبەت و کە جۆرێ بێ کە خواست و خەونەکانیان بێتە دی. ئەمە ئینشەڵڵا ئیتر لە ئیمڕۆ ئێمە ئەبێ ببینە پارێزەرێکی ڕاستەقینەی پێشتر چۆن هاوکار بوون چۆن پێشتری کارمان کردووە زیاترە بێ خۆمان مادووکەین. ئەم باسەکری لە هەموو بوارەکانە تو ئەگە تو بەبەرهێنان و کەرتی تایبەت و ڕایۆژت پێ نەکرێت و لە خوێندنگاکانە لە تەندروستی لە ڕاستیفەکانە تۆ ئاست دێتە بەردەبندا هەموو بوارەکانە ئایا لە ڕووی کەمەندامی و لە تەواڵی ئەیەوە نابینایەوە ئەترە بێ ڕەچاوی ئەوە بکرێت و لە هەموو شوێنەکانە بێ فلات بکرێ بێ مەسعەد بکرێ بێ تایبەتمەندی بۆ کەسانی خاوەن پێداویستی تایبەت بکرێت. ئەو چاکسازی کردو یان بەچ جۆرێک کردووە بە ئێمە نەکراوە هاتووە 250,000 دینار بەڕەوایە بینی بۆ کەسێکی خاوەن پێداویستی تایبەت لە کرێچیا بێ یان ژیانێکی خراپێ بێ یان دوو کەسی خاوەن پێداویستی تایبەتێ بێ 150,000 دینار بەشی چیەکە؟ یعنی تۆ بەڕاستی ئەمە ئەرکە لەسەر حکوومەت تۆ دابینی کە هاوکارت بێ پشتیوانیت بێ ناڵین کاکە زۆربەی شتەکانمان بۆ بەدی بێنی بەشێکیمان بۆ بەدی بێنێ ئێمە دەستخۆشی دەکەین.